حەڤە کەسەکەی هۆتێلەکە چیان لێ بەسەر دێت کاتژمێر 10 شەو چی ڕوودەدات سەرکردایەتی یەکێتی دوایین بزمار دادەکوتێت چرکەکان بە خێرایی تێدەپەڕن یاریەکە لە کۆتا خولەکەکانی نزیک دەبێتەوە کاتژمێری سفری کۆتایی هاتنی دەستشکاندنەوەی نێوان بافڵ تاڵەبانی و لاهور شێخجەنگی دیاری کرا بڕیار درا و سەرکردایەتیش یەکەم هەنگاو دەنێت چاو لەسەر حەڤە کەسی ناو هۆتێلەکەی سلێمانیە کە چارەنووسیان چی دەبێت بافڵ لێیان تووڕێە و لاهوریش بە هەموو شتێکی ئەم ساتەی ژیانی خۆی دەزانێت کاتژمێر 10 هەشتی هەشت وا دەکەی بافڵ تاڵەبانی بۆ لاهور شێخجەنگی کۆتایی دێت کە پێی وتووە بڕۆ و کوردستان جێبهێڵە و ئەویش دەڵێت ناڕۆم بڕیارە دوای کاتژمێر 10 شەو بڕیارە نوێکان جێبەجێ بکرێت بە گوێرەی بڕیاری بافڵ تاڵەبانی ئەگەر بێت و لاهور شێخجەنگی تا هەشتی ئاب سلێمانی جێنەهێڵێت ئەوە بڕیاری دەستگیرکردنەکەی دەچێتە بواری جێبەجێکردنەوە و بڕیارەکە بۆ پۆلیس دەنێردرێت و قەدەغەی چوونە دەرەوەشی لە دەواازە سنووریەکان و فڕۆکەخانە لێ دەکرێت لە ئێسادا چاو لەسەر حەڤە کەسی ناو هۆتێلێکی نزیک لە ماڵی لاهور شێخجەنگیە کە پێکهاتوون لە دوو برای لاهور شێخجەنگی و میران محەممەدی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی و چەندین بەرپرسی میدیاکانی لاهور شێخجەنگی و چەند بەرپرسێکی پێشووی ئاسایش و دەستگای زانیاری کە هەر یەکەیان تۆمەتێکیان لەسەر و بڕیاری دەستگیرکردن و دواتر جێبەجێکردنی بڕیارەکەش دەردەچێت دیپلۆماتیک زانیوێتی پێشنیازەکەیە کە سەرکردایەتی ئەم هەفتەیە کۆ ببێتەوە و بڕیارێکی یەکلاکەرەوە بدات کە ئەویش پێدەچێت بڕیاری تەجمیدکردنی لاهور شێخجەنگی بێت تا کاتی کۆنگرەی داهاتوو یەکێتی هەفتەی ڕابردوو میدیاکانی نزیک بافڵ تاڵەبانی ڕایانگەاند ئەوەی تا ئێستا کراوە هەر هیچ نییە هەفتەی داهاتوو یەکلاکەرەوە دەبێت هەرچەندە ئەگەرێکیش هەیە بەهۆی ئەوەی لە ئێسادا بەتەواوی ماڵی تاڵەبانی توانیوانە کۆنتڕۆڵی خۆی جوولەکان بکەن جوڵەکانیان نەگاتە ئاسی دەستگیرکردنی لاهور شێخجەنگی چونکە شانازی براهیم ئەحمەد ڕایگەیاند کە هیچ هێزێک بەرامبەر لاهور شێخجەنگی جوڵەی پێ ناکرێت میدیاکانی دەباشان جەخت دەکەنەوە کە ئەم هەفتەیە ئاگرین دەبێت و جوڵەکان ناگەڕێنەوە دواوە بەڵام نابێت لە یادیشی بکەین لە کاتێکدا هەمووان چاوەڕێی جوڵەکانی بافڵ تاڵەبانین بەڵام ئەوە لاهور شێخجەنگی بوو کە ڕایگەیاند ئەم هەفتەیە هەواڵی خۆش دەبیستن دەکرێت لێک تێگەیشتێکی نوێش ئەگەرێکی کراوە بێت وەک ئەوەی سەرکردایەتی تەجمیدی بکەن و ئەویش بۆ 2 ساڵ لە جوڵە بووە سێنرێت